بەردەم باش تەماشەوانی گەلێکی ژاردن بۆ بەرنامەی خۆ بخێر بن. تەوارێ مەیرۆ لەسەر پرسێکە ڕۆژەوەیە کۆبتایبەتی ئەوژیکی یا سوتەمەنیە شەواتەیە دنهادا لە هەرێما کوردستانê بەهای سوتەمەنی تایبەتی پەنزینê gelek giran bûye û bêguman şofêr jî gazindaveyekê dikin. Dinhada lê penzînxanên Herêma Kurdistanê bi taybetî penzînxanên Ehlî lîtreka penzîna bêjî 900 دینارە هەروە محەسەن بە 1000 دینارەیە و نۆرمالژێکە حتا 905 دینارەیە و بێگومانە بەژی بەهەیەکی گەلێکی گرانە تایبەتی دنها هەرێما کوردستانێدا کۆ ڕێژەیەکی گەلێک یا ئۆتۆمبیلان هەیە ئەڤێژی بوویە سەدەمێ گازندا وڵاتیان و هەروەها دەبێژنجی کۆ هەر دەمێکی کریزێک هاتە پێشێک سەر باە سوتەمەنیە گران دەبە و گەلەیژی vê بێ سەدەمەوەیەکی دزان بەڵێژان بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی لە پەنزیخانەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لە ئێستادا لە ڕەوشی ئێستادا کە بای پەنزین نرخی پەنزین گرانبوونێکی زۆر بەخۆوە بینوە بە تایبەتی لە پەنزینخانە هەلیەکاندا پەنزین 1 لیتر پەنزینی بێجی بە پێزانیاریەکان بە 900 دینارە فرۆشێ هەروە پەنزینی نۆرمال عادیش بە 950 پەنزینی محەسەن بە 1000 دینار لەوانە زیاتریش بێ لە کاتێکە لە پەنزینخانە حکومیەکان کە بەهای 1 لیتر پەنزینی بێجی بە 500 دینارە بەڵام شوفێرەکان گلەی لەوەیەکەن کە وەکو پێویستە ئەم پەنزینخانە حکومیەکان پەنزین بۆ دابین ناکەن و دەوامیان پەنزینخانەش کێمەوە هەموو کەسێ ناتوانێت لە کاتی خۆیان سەردانی بکە بەڵێ لە کاتێکە لە ئێستای هەرێمی کوردستان کە زۆر جار بەرپرسانی هەرێمی کوردستان ئەڵێن هەرێمی کوردستان بووتە یەکێک لە سەرچاوە گرنگەکانی دابینکردنی وزەی سوتەمەنی لە سەرئاستی جیهاندا باسی ئەوەیەکی بەدەیان کۆمپانیای بیانی کۆمپانیا زەبەلاحەکانی جیهان لە ئێستا هەرێمی کوردستانە کارێکیان بۆ لە بواری دەرهێنانی نەفت و مشتەقەکانی نەفت بە گرانبوونی نرخی سوتەمەنیش بەم شێوەی ئێستا بەڕێزان بەڵێ ئێمە ئێستاش لە خزمەتی وەرگرتنی سەرنجی ئێوەی بەڕێزدام لەسەر گرانبوونە بەهای پەنزینێ دە پەنزینخانێن هەرێما کوردستانێدا دڵدار لە ئاکرێ کەرم کە باشتر کەرم کە بله کاکەکەم پیرێکە تا پۆشی دێتە بەزنەوە ئۆغبم بەڵێ تا پۆشی دێتە تەوەریێوە ئۆغبم دێ ئایکەر کورتی بێژی بله کاکەکەن ئەو نسبەت معاملە تەویرێت گشتنی کۆن تەزانت کەسنەکیزە کاک دڵدارێکە پرسا خۆ دووبارە بکەی لێشم معاملەت ئێوایە گشتنی کۆنی بە حرکات چلی هۆستان کێش گرتیە ئەوێ تێکۆهنگۆت عەلەکێ گشتنە گێگوتکاین چلی هۆستن بەرە نزانم ئەس باش سەرنجاتە تێناگەم کای دڵدار حیفێ نزانم شەبەکە تەمام نینە کیش گرتیە گرتیەت کیرە گەلۆکە تو مە تەفسیل دووبارە بکەی بله بێشم ئێتەوێرە گشتنیکۆ بە حەسەتەنێ کنگۆ ئەڵان کردی چلی هۆتن مثلافون بۆ تاکر لەگوت کنگۆ ئەوە بەرحاڵ کای دڵدار ئەم دێ پتر جارەکە تەرکیزەکەن من پرساتە نەگەشتم بەرحاڵ سوپاس بۆ سەرنجاتە هیوا لە هەڵە بچە کاکیوە فەرموو کاگاگاری ئارە باش سەر چاوم دەستخۆشی تاوەڕەگە لێرە هیوادارم سەرکەوتوو بن سپاس بۆ تۆ فەرموو بەڵێ وەڵا بەنسبەت بەهای بانزین بڵێن لە بازارەکانەکە گرانە تەوان ئەوەی سەرەکی حکومەتە لەبەرەوەی وڵاتی ئێمە هەمووی هەر گاز و نەوت و بانزینە بەڵێ بەڵام سەیرەکەی لە وڵاتی ئێمە هەر ئەزمەی نەوت و گاز و بانزینە یعنی بەداخەوە بۆ ئەم شتە نەبووە لەبەرەوەی حکومەت بەرپرسە لەم شتە بێ حکومەت پلانێکی هەبێ بۆ ئەمە بۆی وڵاتی ئێمە ئەو ئەزمەیە تیان هەبێ بەڵێ من دەستخۆشی تەوەڕەگەر یەکەم هیوادارم دوێنە شەویشی ئاگام لە بەرنامەکە بوو هەنێ برادر خۆشتیانەکە وەڵی من بەڕاستی بەرنامەکانی هێنارتی زۆر جوانە و من بە جەزیرەی کوردی لای منەدرێ لە قەڵەم هیوادارم هەر سەرکەوتوو بەڵێ سپاس کاکیوە سپاس بۆ سەرنجی بەرزستان حەمید لەو لێرەوە کاک حەمید فەرموو ئەو کاتتان باش لە هەمووی پایتەختەوە سەر چاوم وەڵام من پێشنیارێکم پێشوەچی دواتر لەسەر تەوەری بەرنامە کرد بەڵێ ئەگەر بکرێت سەبارەت بە ئەو سیارە و ئۆتۆمبیلە بارهەڵگرەکان کە زۆریان بۆڕی و تەختە و داریان بار کردوون لە پشتی پیکاپ و سیارەکان دێتە دەرێ ئەوە بە قانونی هاتوچۆی لە یاسای هاتوچۆی جیهانی نابێت بار لە پشتی پیکاپ دێتە دەر یعنی چونکە بۆ هەیە تۆ لە کاتی ئەوەدا کە ئەو سیارە پێکدادام بکە تووشی هەم دوو دەعامی بەریەک دەکەوێت دواتریش بۆ ڕێک لەوانەیە لە جامەکەەوە بۆ بێتە ژوور بۆمان بێتە ژوورەوە سلام علیکمان لێ بکات بەڵێ بەتایبەتی تڕێلەکان گەلێ جارە تڕێلە ئاسن بارێکیان شیشەکانی ئاسن زۆر درێژن ینی بە چەندین میتر تێپەڕیون لە بار هەڵگیرەکە بەڵێ
بەڵێ هەیە توێتە پیکابە مەترێک لە دواوەیەتی یعنی هاوسەنجی لا دەدا دواتر وەکو دەڵێن حەلق بەلق دروست دەکات چۆن حەندرحۆ لە هەورازدا یعنی لەسەر تای پێشەوە بە هیچ شێوە کۆنتڕۆڵ نامێنێ یعنی ئەوە خەتەری هەیە هیوادارم پشتەوەی کە بانکێش بکەن کە بەوێ تەواو ئەوە یعنی سەرپێچیە یاساکی کارتی دنیاە بار زیاد بێت لە سارە بۆ سارەی قەمەرە بۆ سارەی بار دواتر سەبارەت بە تەوەری بەرنامەکەتان دیارە تەوەرێکی زۆر بەڕاستی ئێمە لەسەر دەریای نەوتین یعنی چی تاوەکو ئێستا ئێمە نەماتوانیوە پاڵاوگایەکی سەردەمیانە دروست بکەین کە بەنزین بۆ سیارە مدنیانە هەمووی سەخت بوو مەچیلەکانیان کاکە یعنی سەردەمیانە ئەو نەوتە پاڵاوتە بکرێت کە خبرەی خۆماڵیمان هەیە خبرەی بیانی هەیە کە دەکرێتەوە یعنی چێم کێشانە بە سیاسی بکرێەوە کێشای هەموو خەڵکە داوەتێکی مەدەنیان نوێنەرەکانمان لە پەرلەمانی کوردستان لە پەرلەمانی بەغدا حەق نییە ئەو مەسەلانەی کە تایبەتمەندە بە ژیانی خەڵکەوە تێکەڵاو بکرێن زۆر سپاس بۆ دەرفەتەی پێتاندام دیارە قسەکردن بەڵێ کاک حەمید بەڵێ سپاس بۆ سەرنجەکەت سەباح لە زاخوت گەلمەیە کاک سەباح کێرم کە الو شوي بوري كاكا زۆر سپاس کاک سەباح پەنزین زاخۆ چاوەیە باە پەنزینی گەلو خودی پوزین گله گیرونه و پوزین و پیسا گرفتی حکومتی بهنا به خلک دو حقیقه و عقب پونی روتی حکومتی بهنا به خلک دو خودت زاخو بله آره والله اذا حکومت نتبت هی دارن مدی بچد بیتشتی بچد بله کاک سەباح سپاس هاوار لە کێرکووکەوە کاک هاوار فەرموو مرحبا قوربان سەرچاوم كاكا من تنجو تبينيك ما يزحن به فەرموو لە خزمەتە بنسبة بترول لكردستان بعام إما بعض بنزيخانة يمكن ياكو بعض عام يمكن أجر بيتو معادلة يمكن بوشيوي كوا حكومتي هرم رفضي سياستي نوتي وزاري نوتي عراقي دكا إما باش بوت هيري شي بغانا كاين بغا بوكا والكاريه كدونا كل الريبورتاج كابينيم عليه خرابترين شاري بايتەختە لە هەموو دنیاە کە کاتێک لە بەنزیخانەیەکە ئەوەسی لە 2 دقە بۆ 3 دقە لە سعرێکی زۆر مناسبە بەنزینەکەت پوو دەکەیت و ئەڕۆی باشە سەبەب چییە بوو لە ئێمە لە هەرێمی کوردستان کاک هاوار ئەو پرسیارە لە تووشێکم لە کەرکووک سعری پەنزین چۆن ئێستا والله سعری بەنزین پێش ڕۆژە بەر ئێستا پێش 4 ڕۆژ بەلێ ئێستاکە یعنی ئەتوانم بڵم 2 کیلۆمەتر سیارە خەڵک وەستاوە لە هەموو بەنزیخانەکان چەند بەنزیخانەیە گەڕان يعني لە کەرکووک ڕاوشێکەوە لە کاتێکە کەرکۆیکی بەحل ئەنی لەسەر نەفتە ینی کەرکووتێکی لەو کێشانە کە ئێستاش کەرکووی کەوتۆ لەسەر هۆیەکەی نەفتە ینی کەرکووکی شبم چیوە بێ باش ئەو جوابە لای جەنابتە ئایا کوردستان اقتصادی باش نییە ئایا کوردستان بێپارەیە ئایا ئەو خەڵکە فەقیر و فقرا و ڕەشوتەی لە کوردستان نایبینی لە چی و مەگەر لە سۆماڵ و لە ئەفغانستان ببینی کاکی بدا یعنی ئێمە تاکەی ئێمە چاوەڕێکەن و ئەوروپا خۆشە بۆ چێ خۆشە بۆ خەڵکی خۆی خۆشە قەس و قسوور خۆشە بەڵام ئەو خەڵکی کەڕاتەوە هەموو برسی تونی و بە شێوەیەکی پەراهەندەیە چێتە وڵاتە لە وڵاتی ئەمە ژیان بۆ ئێمە نییە بۆ خەڵکێکە بە پەنجە دەست ئەشبێرێت ئەو خەڵکە چاوەڕێی بەهاری کوردی بکەن لیان بەڵێ عوسمان لە حاجیاوە کاک عوسمان فەرموو چۆنی سەیدا باسی ئەس باشم سپاس دەستخۆشی تەوەرەکە دەکەم زۆر سپاس هیوادارم بەرنامەکان فراوانتر بکەن لە خزمەت داینێمە فەرموو بەڵا من بەڕاستی گوێی پامێکم بە حکومەتی هەرێمی کوردستان هەیە من بەڕاستی ئەم مۆزۆیەکە گرانی بەنزین و شتەمەنی و نەوت و ئەوانە ئێستا نەکرد ئەوە دەبێ حکومەت بەرنامە هەیە بۆ دووشت یەکەمیان بۆ ڕاگەی کۆنتڕۆڵکردنی بازار بین خۆراک و دوهەمیان شتەمەنی هەی ناکرێمە لە وڵاتێک بداینە لە وڵاتێک بداینەکە بەڕاستی سەر و بنی وڵاتەکان گاز و بەنزینە بەڵام لێ ئێستا دەست ناکەوێت بۆ بە تریاک دەست ناکەوێت لە وڵاتی ئێمەدا حکومەت ئەگەر ئاوایی بێت بەڕاستی یعنی حکومەت بەمنیش بەڕێوە دەچێت ئەگەر ئاوایی بێت بەڵێ کاک عوسمان سپاس بۆ سەرنجی تۆ نەجم لە زاخۆت گەرمەیە بەڵێ کاک نەجم الو چۆنە ئەم باشین سپاس کەرم کە باشە زۆر سپاس فەرموو کاک نەجم کەرم کە چۆنی کەرم کەم تە گۆداری دکەین هذا كان كيف كانت الموجة ما بتأشري صح علی لە شاری سلێمانی کاک علی فەرموو دەستخۆشی لە هەموو تەواڕەکانتانەکەم و بەنامەکەتانەکەم سپاس کار بەنسبەت بەنزینە باشە بەنزین بۆ بە گران هەرچەند ئەوێ هەیە بۆ بە هەرزان نییە من ئەم سوالە لە حکومەت ئەەکەم
بەڕاستی ئەمە ئەوە نییە بڕێکە نییە قەزێ نەبوون نییە قەزێ ئەوەیە ئەمەیانەوێ چەند کەسێ پێبن بە لۆرت و پێبن بە هەوسی خۆیان ئەمە ئەکەن حکوومەتی بەڕاستی منڵێ وان نابێ و خۆمانە ئەیکەن وەکو عەرزم کردی بۆ بە هەرزان هەیە بۆ بە گراندیە بەنسبەت یەک تەوری ترۆ کە مەجارم دەیدوێنێ وەرە بەردەرێ باسی قەرەباڵغی ناو شاری کرد بەڕاستی بە ئیختراعێکی زۆر جوانی هەبوو وتی ئەگەر گەڕەکەکان هەر یەکێکیان تەکسیەکان هەر گەڕێکە تەکسی خۆی هەبێ هەر گەڕێکی شوێش بەڕاستی ئیختراعی جوانەکە هیوادارم بانی بکەن و ڕاوێژی پێ بکەن ئەو برادەرە بەڕێزە بەڕاستی لەوانی ئیختراعی جوانترێکی پێ بێت بەڵێ بەڵێ کاکەری سپاس بۆ تۆش زانا لە شاری سلێمانی فەرموو سەیداگیان باشیت سەرچاوم کای زانا زۆر سپاس سەیداگیان بەنسبەت ئەم گرانیەوە ئەمە دەستی خۆیانە حەز وەختێکە بیانەوێت قەیرانێ دروست کردم خەڵک مەشغوڵەکەم بم بانزین و ئەزمە و ئەم ئەشتانەوە ئەژینا شەرم نییە بۆ حکوومەتێک لەم وەسعەیە بانزین ئاوا گران بێت هەموو ژەر ئەم وڵاتە نەوت و بانزین ئەێنێنە دەرەوە بەڵێ سپاس بەڵێ سپاس ڕێباس لاکرێ کاک ڕێباس کەرم کە باشی بەڕێز زۆر سپاس ڕاوشا پەنزینێ لاکرێکەوەیە باشی بەڕێز زۆر سپاس کاکی ڕێباز دەنگە تەلەڤیزیۆن خۆکەم کە دەتە باشە گۆ دەرێم بکەین بەڵێ کاک ڕێباس کەرم کە کاک ڕێباس خەدەر لە هەولێرەوە کاک خەدەر فەرموو خەدەر لە هەولێر بەڵێ ئەم کاتت باش بەڕێز هەموو کاتێکت چۆنی باشی من باشم سپاس لە هەولێر ڕەوشی سوتەمەنی و پەنزین چۆنە وڵی کاکە زۆر خراپە لەوێش خراپە زۆر خراپ بەڕای تۆ بۆ بەڕای تۆ هۆیەکەی چییە بە قورعان بڵێم هۆیەکەی چۆ هەتا ئێستا هەموو ساڵان حکوومەتی هەرێم 2 مانگ بما بواە لە بۆ کۆبوونەوەکردنەوەی کۆبوونی بە خەڵکەکەی و دەکردەوە بنزینەکە ئاسایی دەبەوە بەس نازانم ئەو ساڵ بۆ هەروە وا دەکەوینە ساڵی نوێ لە 1000 بنزینی بێزی لە زادە بە 940 بە 1000 دیناری هەتا ئێستا سوپەرەکە بە 1000 بوو ئەنی بنزینی بێجی وەکو معلومات هەبێ لە هەولێر بە 1000 وەکوت ئەو 940 دیناری بوو ئەوڕۆ لە زادە خینمەوە تەمان ئەوڕۆ لە کۆبوونی نوێ دەست پێ دەکرێت لە شەمەی هەتا پێنجشەمە احتیمالی هەیە تۆزێک بێتە خوارێ لەوی بەولایەوە سارەکەی بەرز دەبتەوە نازانمەوە حکوومەت بە خۆ توزارەت پێوەکە ڕقابەی لەسەر بنزین دانانێ لەسەر ئەو توزارانە دانانێ و هەموو فەقیر و فەقەرات تێدا زەرمەندەبی بەڕێز بەڵێ کاک خەدەر سپاس بۆ تۆش خەدەر لە ئاڵایی فەرموو ئەلۆ ئەم کاتە باش سەرچاوم کاکە بە سەبارەت ئەم مەزینەوە کەوا گران بووە بەڵێ هەر دەستی حکوومەت خۆیەتی بۆ وە ڕۆژانەش یعنی تەنها تەنکەرە مەزین ئەچێتە دەرەوە ئەم هەموو سوتەمەنیە چێتە دەرەوە لە مەردەکانەوە حکوومەت لە هەموو دنیا ئیشەکە بۆ خزمەتکردنی خەڵک بۆ حکوومەتە کۆتواڵی دەستیە لە گرانکردنی پەنزین ئەی ئیسیفادەی چیە کرد دەستیە بێ ئەم بەزینە ئەخە بۆچی یعنی بۆ بە گران دەست ئەکەوێ بۆ بە هەرزانێ بۆچی هەموو بەنزینە تیجاریەکان ئەم هەموو بەنزینە ئەگەر حکوومەت خۆی پێ نەفرۆشێ لە تۆ ئەم هەموو بەنزینە هێتا ئەم بەنزینخانانەوە بۆچی لە حکوومیەکان دەست ناکەوێ و نییە بۆچی لە تیجاریەکان لتری بە هەزارە فرۆشی ئازادە سوتەمەنی بازاڕی ئازاد دەرناوەتەوە بخۆیان مەدونی خۆیان فرۆشن بەڵێ بارێزان ئەوە پرسیارێکی کای خەدەر کردی بۆ پەنزینی ئەهلی زۆرە لە پەنزینخانە ئەهلیەکان زۆرە بیفرۆشێ بۆ لە پەنزینخانە حکوومیەکان پەنزین کەمە لە کاتێکە ئەو پەنزینە هەر بەبێ ئەو پلانە لایەنی پەیوەنددارەکان دێتە ناوەریمی کوردستانەوە عەلی لە کفریەوە کاک عەلی فەرموو بەڵێ براکەم سەلام عەلیکم عەلەیکوم ئەسسەلام باشی براکەم سپاس کاک عەلی فەرموو براکەم پۆلیسی دارستانم بەڵێ سپاس ئەوە تقریبا 8 مانگە 9 مانگە ئەفنای واجب لە واجبا بوومە تا ڕاوچیم ناوە پام شکیاوە 8 ملیۆن دینار 8 ملیۆن دینار سەر کردووە تایساکە بەڵێ عملیاتن کردووە تایساکە چاک نەبوومە لە چارچێوەی داوام داوا لێ هاتووە بەڵێ لە چوارچێوەی ئەی حکوومەت لایەنە پەیوەنددارەکان هیچ یارمەتیەکی توان داوە بۆ لای زۆر کەسیان ڕۆیشەوە بۆ لای زۆر مەسئولین چوومە لەگەڵ کاک ناوچیری شەق هێنیشم پێی داوە تەقریرتو بێگەم پێی داوە هەموو شتێک وادیان پێم داوە بۆم بکەن ئەوە چەندین مانگە هیچیان بۆم نەکردووە یعنی چیما بوو نەبوو سەردم کرد پشم ناوە بان کات خۆم تا ئیساکە یعنی هیچ وڵامێکیان نەبووە هیچ شتێکیان بۆم نەکردە عیلاجەکەیشم لە دەرەوەی وڵاتە بەڵێ کاکی عەلی هیوادارین سەرنجی تۆ بۆ لایەنی پەیوەنددار گەشت بێگە لە چارچێوەی داوامەوە بەسەری هاتووە هیچیان بۆ تۆ نەکردووە سەردار لە شاری سلێمانیەوە فەرموو باش کاکا سەرچاوم کای سەردار خۆشی بەرنامەکە لەکەم سپاس فەرموو کاکا گرەیەکی بچووکم لە جەناب و لە برادرانی کۆنتڕۆڵ هەیە
من لە خزمەتدام خزمەت لە من وەسپات دووسێ ئێوارەیە من هەموو یاری دووسە جاری وەرەگرم بەڵام جواب نایەنە نازانم ئەوکەی چییە کاک سەردار گەرە ئێمە لێرە خزمەتیەوەیکە ینی ئەو بەرنامەیە تایبەتە بۆ ئێوە پەیوەندی بکەن ئێوە پەیوەندی نەکەن بەرنامە نابێت لەبەرەوە ئێمە لە خزمەتیەوە دێن لەوانەیە تەزەخمی زوو لەسەر هێلەکانی ئێمەیە خەلکێکی زۆر بەڕێزێکی زۆر بەسەکەم لەوەیە من لە جیاتیاواندا لە بورینەکە مێستا لە خزمەتدان فەرموو قسە بکەن خزمەت دەمنەوە کاکە بە نیسبەت تەوەرەکەتەوە دەستخۆشی لێ یەکەم وەڵی ڕادەکەی بە نیسبەت بنزین و نەوت و سعری کارەبا یەکجار زۆرە یعنی خەڵکێکەیە بەهاقەت بۆ نمونە تەقاوتە 200,000 معاشەکەیەتی نەبەشی بنزینەکە نەبەشی نەودەکە نەبەشی کارەباکە بەهاقەت یعنی حەق وایە حکومەتی هەرێم بەماچێتەوە بەرەکانی دابەزێنێ ئەمە لە هەر کوردستانی شەوانێ لە جنوبی شەوایە لە بەغا لە کەرکوک لە هەمیان هەروایە هیوادار میشەڵا حکومە بەخوا بچێتەوە ئەو سەرانەدا بە دەستخۆشی بەرنامەکە دێت بەڵێ سوپاس کەریم لە کفریەوە فەرموو کاک کەریم گەر لەسەر هێڵنەمەوە بەڵێ هێشان پەنزین پرسا پەنزینێ دنەهادا شوفێر گازنە دەکەن لە هەرێما کوردستانی پەنزین گەلێک گران بووە گەلێک جارانجی دچیە پەنزینخانەیەکی وەکو گەلێک جاران شوفێر دەبێژن پەنزینێ سەر نویسیەوە پەنزینە محەسەنە گەلەکە باشە بەهاوێژی گرانە دچێت تێدیکێ پەنزینە عادی گەلێک خراپترە ئەvە دناوا پەنزینخانەدان دێژی پەنزینخانەدا وەکو شوفێر دەبێژن هەیە بێگومان ئەvێژی دەبێتە سەدەمێ پرزگەرەکان هەم بوو سیارێ دروست دکە هەمژی ژینگەیەژیکی پیس دکە و دناهادا پەنزین هەر پرزگەرێکی کاتە ڕۆژەوێ پەنزین گران بوو سەرێ ساڵی هات سەرێ ساڵی نزیکە پەنزین بڤێ ئەوای زۆر گران پەنزینخانێن حکومیدا 500 وەکو هەولێرێنی کە گوتی نزیکی 1000 دینارە لیترەکە پەنزینە بێجی هەیە بەڵێ کەریم لە کفریەوە کاک کەریم چۆن بران دەستخۆشی ئەم بەرنامەتانە لەکەم زۆر سپاس کاکی کەریم فەرموو براگیان دەربارەی بانزین ئێمە هیچ کاتێ بە حکومەتی مرکزی وەک نوری مالیکی ناڵێن باشە بەس هەنیە شت هەیە ئەبێ ئەم حکومەتەی خۆمانە یعنی محاولەی پێ بکە ئیسە سەیرەکەی بانزین لە جێر دەسەڵات حکومەت مرکزیە لەترێ بانزین بە 450 لە بانزیخانە حکومیەکان لە کوردستانە لە جێر دەسەڵات هەرێمە بە 500 یعنی تو هەر بانزینخانەیە شەو ڕۆژێک 36,000 لتر بانزین سەرفەکە دەبدان هەر لەترێ لە 50 دینار بدان چەندێکەکە یعنی فکر ناکاتەوەم حکومەتی خۆمانە بێ فکر بکاتەوە بۆ داهاتوو بۆ یعنی پێ ئێمە ڕۆژێک یەک مانگ بانزینمان لێ ببڕنێمە تەواوەکەین یعنی شتێکمان لێ ببڕن تەواوەکەین بۆ شتێکمان لەژێر دەسەڵاتی حکومەتی مرکزیە بێت دوایش بەگران پێمان بۆ بفرۆشن نەبێ تۆ ملت ئیسفادە بکات لە ژێر دەسەڵاتە نەک تۆ زیادی بەڵێ کاک کەریم ئەوەژی پرسێکە بۆ لایەنی بەرپرسان ئێستا لە کوردستانە زۆر کۆمپانیوە بەرهێنانی نافتەیە زۆر کێلگەی نافتەیە بێگومان ناف دەرهێنێت بۆ ئێستا لە هەرێمی کوردستان پاڵاوگەیەکی وانە کە هەرێم لە هەرێمی کوردستان ئەو نەفتە بپاڵێورێت پەنزین و ئیتر هەموو مشتەقانی نەفت لێ بەرهەم بێنرێت و خەڵکیش ئیسیفادە لێ بکە پێویستی بە دەستی دەرەکی نەبێ نازانم ئەو پرسیارە بێگومان لەلایەن حکوومەتی هەرێمی وەزارەتی سامانە سروشتیەکانە دڵشاد لە شاری سلێمانی فەرموو کای دڵشاد باشی برای گەڕێزم سەرچام کای دڵشاد فەرموو ئەرێجان بەڵێ ئەرێ پرسیارێک ئەرێ چ مەسەلێ بەنزین ئیوە گران بووە گاز هەروە گران بووە ئێمەش ئەپرسین بۆ گران بووە بەڕای تۆ ئەرێجان ئەگە بەشەرێکە بستە بەر حاشەکە بەشە شوان بیتنەکە نەتوانیش ئەوەی خۆ بەڕێوە بە نادە شوانی بەڕێوە کاتن وێ یانە جیان ئەوە ڕێیجا نابتە ئێمە ناتوانین لێرە ڕێی لەسەرەوە بدەین بەڵێ وەڵڵی نازانم نای چ قسەکەن دەبارەت بە بەنزین بەڵێ بەڵێ کای دڵشاد سوپاس بۆ تۆش دیارە تۆش دەرگیرانی لە گیرانبوونی بای پەنزین بابزانی کاکەلی لە بەردەڕاش فەرموو باش کاکە جان زۆر سپاس ئەحواڵت سپاس کاکانی فەرموو ئەرێ بۆ ئێستا لە هەفتەیەک بیتاقی تەوزیع دەکەن بەڵێ لا هو كوبون هەفتەیەک بیتاقی تەوزیع دەکەن 25 لتر ینی بیتاقەی پەنزینە تاوزیعەکەن لە دۆی وەکو تۆڵێ بەڵێ ئیشکالی چییە؟ وەڵی نازانم بۆ دەزانم بۆ حکومەتم ئەم حکومەت ئێمە حکومەت نینە کاکی عالی ئێمە تەلەڤیزیۆنێکی سەربەخۆینە و خزمەتیەوەکەین ئێمە حکومەت نینە بەرحال سوپاس بۆ تۆ هیوادارین پرسە لایەنە پەیوەنددارەکان لە دۆی بەرچڤیان هەبێت باوکی ماردین لە سوڕان فەرموو ئەو کاتە باژمە ڕێز هەموو کاتێکت
والله برز من دوا وش قلت بيشنيارة كما وزارتي بيشمرقة لان برنامجي ايوه بله هر سنة من خون بيشمرقة شنو بس هو معاشي بيشمرقة هذا وين زي شنوي يعني زور خلق يعني معاش يعني ليبر يبو معاش يعني ليبر يبو او معوي يعني بغوي اوي كنفسه بالدوام يعني او معاش وش قلت بجي ماضي من دالي كيلا سرا حقني معاشي وش قلت معاشي بيشمر معاشي او خلقي ببرم قايدنا كبلا اجراءاتك لقاو بيشمرقي بكبلا ببلا باتين معاش بريني ببا درج بادرج اجراءات بك وببا تداوم انكم معاش اللي ببري او معاش وش قلتي بجي مالو من دالي خزاني لسر يعني نخوش لمالي هي مشرفة جزوري هي او معاش يعني اللي راكز فيها بهوي اوي كنسوي تداومي لباتي اوي بلا ببا بادرج بيتروج ببا تن عقوبة ببا تداومي انكم معاش اللي بقري امش بيش مرقني ما هاولاتيكم بس گناه يعني معاشی او خلقی را بگیرن. بله باکی مردین هیوادارین سرنجی تو به وزارت پیشمرگی گشتی به زاده لخلیفان افرمو. الو او کاتت باش کاکار. هم کاتت لخلیفان چون نوازی پنزین سعری پنزین. بخوای لخلیفان شروایا عفت یک زار کوبون توزیع دکری. پنزینی بیجی استالیتر بچانه لوی کوبزانی. بنزین به 1000 نره. بیجی؟ 3000 دار. بله. يعني بيجي بهزارای محسن بچانه بخوا او نازانم معلوماتنا سروني بلا ما نموي دوله توركت خصيك بكم فرمو بس توريخ وين دمكم بله بله من اختابي ملا زانكوي دو كورجيراهم بله من اول تقريبا مانجا كانت صوبه مدى كان نوصل صار دتينا دهوكو دقرينا ولو قسم داخلي شي قسم داخلي معني تاكو يستا يعني قسم داخلي ام بو اختابي كان دابين نكردن اما لا نعيه غلفان سلبق قضاي صورة إنسانية قتابية هبولا صورة نراني لسليماني لأولين همو أوي تولي لدوك ويا لزانكوي دوك أو كيشي هيا بله لزانكوي دوك أو كيشي هيا لكم بله كاك زاده ما يودارين سرنجيتو بو كاكا كاربورا ظلام إما قسم داخلي نيمانا ولا ما كاتش دات صور دوام يعني بقتابية كان كردوا وينش صور بيتا دوام غياب ينداون نظام نكرسانيا متسوق جوزري براستي يعني اما الريج يا هادو دبرينو اخر كداومنكي ببيهو اكيد اواني اجراءات خويا لكن لو انا غايب بري كاكا كار قسم داخلي بيوصل بخطابيه كان دبي خطابيه كان ما صار صار كان نظام بنانيا او دبي حكومات لم كافيه دبي وزير خويندن دبي بلانيا بلا هاوي بله كاك زاده داخلي بو دابين بكا بله ماشي ودارين سنجيتو بلاين بيندر زانكوي دو جيشت بي وكنتو عليك شيء قسم داخلي وغيابات واشتواهيا لزاله شاري سليماني فرمو يا باش كاكار باشتر بوتو بله كاكا لساتوري برنامجتان برای من پیست پارلمان بجدی يعني ببي اوي كلا سرچ حزب بن هم يا خمخوري امبر 7 ياخذ سامان وزير سامان سروشت كان بانكنا ناو برلمان و لبيچينو لقال كلا لسر ام فرسا بلام سير لواء برلمانتاران ولاتاني تر لسر ما في ملتا كان يكن بشر كرسي ونظام امشتانا بلام لولاتي اما برلمانتارا كان ما لقال ريزم كأرونا برلمان منافسي لونادو دافنشيا كانوا ابن بوينه كيف خمي هيتشي ملتي عني بداخهم بله لیزا خان سپاس بسرنجی تو کاوا لا شاری سلیمانی فرمو کای کاوا بله كم كاتتان باش هم كاتيكت راسكم والله داواكارم لري برنامجتان الاثنين قامنيت كتداخل كابو ام تنظيم كردني ام سوتمني هم لجوري كواليتيو هم ليني تنظيمي عداته هم لموضوعي نرخوه يعني وهذا نظني مهامي خويت وكوتشون تيجي قرر بمطعم وهوتيل وتنظيمي شارع مشارش تيجي جرين قالوا بابته بله ولی که کاوا زور سپاس بو سرنجی برستان هیجان دنهادا لرما کردستان لگور کو تتمازن دکرن پیتری 40 مليار برمیل نفط احتیاطا نجبلی گلک الجدرین دنیان گرینگن تنه بو بهای بنزین بویاسی گلو پشتی و نابرل سرمان تورد بردام دوباره صلاف هیجان آری کمال انوسه
تاکە پلانی حکوومەت بێ پلانیە هەروەها عزیزی مۆم نووسێ بە بڕوای من ئەمە حکوومەت نییە گەر حکوومەت بێ دەبوا خزمەتی گەلەکەی بکە بەڵام ئەمانە تەنها خەلی دەچەوسێنەوەکو خۆیاڵێ هەروەها گۆران عەبدوڵڵاش نووسێ گرانبوونی نرخی سوتەمەنی تەنها بە بنبڕکردنی بە قاچاقبردننی نەوت بۆ ئیران چارەسەر دەبێ بە حکوومەت هەوڵ بدا پاڵاوگە دروست بکە هەروەها حەسەن عزیزیش ئەنووسێ حکوومەت بەرپرسیارە لە بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی لە بەرەوەی هیچ لێپرسینەوەیەک نییە زۆرێک نەماندی کەسێک بەتەوانی گرانفرۆشی دادگای بکرێ بەڵێ ژان هەروەها ئەوێنی منیش لەسەر تۆری کۆمەڵاتی بەم ناوەیە ئەنووسێ لێ وڵاتێک لە دەوڵەمەندی ناودا وەک دەریا و کەشتیوان وایە هێندەی ناوت زۆرە بنزین زۆر کەچی لە بەرامبەر پێویستدا وەکو پیاوی تینۆی بیابانمان لێ هاتووە بەڵێ باقی لە هەڵەبچەی تازەوەکایك باقی فەرموو یارەتان باش سەرچاوم دەستخۆشیە بەرنامەدان لێکم سوپاس فەرموو ئێمە بەنیسبەت نەوت وەرگرتنەوە بەڕاستی نەوت ناتوە تا ئێستا بەڵێ هاتۆ وەرمان نەگرتەوە وەرگرتنەکەی نەوتی زۆر بووە لە ڕاستیە نەوت هاتە بۆ وڵاتی تازە بەڵاوی من 6 بۆ 7 ماڵەوی مەرمی نەوت وەرنەگرتووە ئێمە دەستخۆشیتان لێکوی و سوپاس بۆ تەوەرەخدا بەڵێ سوپاس ئێستا وەرزی زستان و وەرزی سەرمەوسوڵە بەڕێزانەوە پێشبینی کەش هاوا شەکرێت ئەم ساڵە سەر زستانێکی زۆر سارتە بێت لە ئێستاژدا ئایا دابشکردنی سوتەمەنی بەسەر وڵاتیاندا چوونە لە بەڵێ پێشەوا لە کەرکووکەوە کای پێشاو فەرموو ئەم کاتێ باش کاگاتار سەرچاوم کای پێشاو فەرموو قوربان گیان وەڵام من بەنسبەت تەوەرەکەتانەوە دەستان خۆش وێ ئەمە من دەیگێڕمەوە بۆ ئەوەی بەڕاستی سیستام پلانێکی زۆر زەعیفی هەیە تایبەتی وەزیری سامانە سروشتەکان دەبێ مەسەلا پلانی هەبێ بۆ حاڵەتێکی تەنگیزە بۆ حاڵەتێکی نەمادا دەبێ پاڵاشگای هەبێ هەرچەندێ من بەڕاستی چەند پاڵاشگای ئاماژەی پێکەمی چێکەوە لە کەوەڵە هەیە چێک لە بازان هەیە لە هەولێر هەیە لە سلێمانی هەیە بەڵام ئەمانە ئەگەر نەوتیان بدەنێ بۆ ئەوی پاڵاشگایەکی نەوتی خاص بۆ خەڵکی کوردستان بە هەرێمی کوردستان بەکاربێنێ لەوەی باشتر ئێمە 24 ساعتە بڵێن حکوومەتی مرکزی حکوومەت مرکزی ئەمە یەک دەتوانم بڕۆمە دەرەوەی کەوارەکە دوو خاڵ هەیە ئەگەر باسی بکەم فەرمایکە بە کورتی کایک پێشاو فەرموو بە کورتی قوربان وەڵام من بەش بە حاڵی خۆم من دەستخۆشی لە ئایەت الله سیستانیەکەم لە نەجەف بەڕاستی ئەو مەسەلەی شەڕی حرام کردووە لەگەڵ کووردا ئێمە ئەگەر وەکو کورد بگەڕێنەوە بۆ ساڵەکانی 68 هەموو کاتێک شیعە براشیعەکان لەگەڵ کووردا هاوسەنگەر بوونە هاوهاوێست بوونە لە دژی سیستەمە دیکتاتۆرەکان یەک لە دوای یەک تایبەتی لە 68 سید محسن حەکیم ئەو قەرارەی دەرکرد کە شەڕکردن لەگەڵ کووردا حرامە و ئیساش عینی هەمان هەویستیان هەیە نابێ ئێمە بەڕاستی ئێمە بڵێن هەموو کورد دژمانە کورد عەفەن هەموو عەرەب دژمانە ئێمە سیستەمەکان دژی ملەتی کوردە نەوەک عەرەب یا سوننە یا شیعە یا ئەمراولا بەڵێ سپاس بۆ سەرنجی بەرزتان باوکی محەممەد لە هەولێر فەرموو باشی برام زۆر سپاس باوکی محەممەد فەرموو لەبەرەی بەتەوەرەکە دەستخۆشی لێکەم سپاس فەرموو بەردامەوەی سەبات بەتەوەری قسە بکەم ئەگازێت نەبی پێمان باش بوو لەسەر تەوەرەکە بەرزان لەبەرەوە تەوەرێکمان دەستنیشان کردووە تەوەرێکی گەرمە بە ئێستاوە گرنگە و خەڵکیش بێگومان سەرنجی هەیە لەسەرە بەس فەرموو تۆش سەرنجی خۆ بە کورتی باوکی محەممەد والله ئەمە بە کێشەی کارەبامانێ کارەبا بەڵام 5 ڕۆژە کارەبا دەبڕێت کارەبا سخاتێکی لێ دەنەوە 20 ساعتان دەبڕن لە هەولێر وایە بەڵێ لە هەولێر لە گوندەکان بەڵێ ئێمە هیواداری سەرنجی تو بۆ بەرپرسانی بواری کارەبا لە هەولێر گەیشتی بێ بۆ کارەبا بەو شێوەیە بڕێ حەسەن لە کەرکووکەوە فەرموو کاک حەسەن ئالۆ بەڵێ ئەم کاتە باش براکەم هەموو کاتێکت والله بەنسبەت سوتەمەنیەوە براکەم ئێمە لە شاری کەرکووکین بەڵێ ئەو خەڵکە هەر یعنی قسە لەسەر سوتەمەنیەکە لە هەرێمی کوردستان بەنسبەت شاری کەرکووک سوتەمەنی عینەن بەسرێ ئیسەحاریان بەس عینەن ئەزمەی لە کەرکووکش بەنسبەت نەوتەوە خەڵکەکەش دوو مانگزاری ئەمان دەنێ 5 دەبەیە یعنی زە هەرێمی کوردستان 4 بەرمیلیدا بەلاتیەکان 3 بەرمیل بۆ ناو شار بوو ئەی لە کەرکووکەوە چۆنە لە کەرکووک وەڵا دوو مانگزارە 5 دەبەمانە دەنێ بە خۆمی بایعەکەیە
وەکو بنزینیش عینەن سرێ بە سعاتێ بەرتەکەی بە 150 لتری بەس ئەزمەیە عینەن فەرقی نییە ولی بەرزان لەژێر دەسەڵاتی حکومەتی بەغا بنزین وایە بەڵێ کاک حەسەن سوپاس هێژان کاک حەسەن بە دوو پەیوەندی کەرکووک هاتین کەرکووکێ سەر بەحڕا نەفتێ دەبێژین کەرکووکێژی ئەزما نەفتەیە بۆچیت کەرکووکێ بابۆل وێرێ مەسفەیە دیرنۆر وێرێ نەفت نینە مەسادر نینە کەرکووکێ بڕەشوایە مەروان لە شەقڵەوە فەرموو ئێوارە باس برای بەڕێ سەرچاوم کاک مەروان دیارە بابەتەکەتان زۆر تەرتی باشە بەوەک تەرتی باشە ئێستا بەفر و بارانە شەقڵاوی بەفرێکی زۆرە باری بارانێکی زۆرە باری دنیا زۆر ساردا بەڕاستی بەنسبەت سوتەمەنی تقریبا دەوری دە ڕۆژە پێش ئێستا وەجبەیەک نەفت لە شەقڵاوە تەوزیع کرا هەر ماڵە 200 لتر بنزینی وەرگرت زۆر باش بوو ئەوە وەختەکەی زۆر باش بوو بەڵام لە بەنسبەت بنزین شەقڵاوە زۆر خراپە لە بنزخانە هەر بە شێوەیەکی زۆر خراپ تەوزیعکرێ حکوومەتیش وەکو حسا کە بداتە شەقڵاوە حسەکەی وەکی جاران باش نییە نازانین ئەو حالەتە دروست بووە جاران دوو کۆبوون هەفتەی دوو کۆبوون بنزین تەوزیعکرا 30 لتر بەڵام ئێستا یەک کۆبوونە 10 لتر تەوزیعکرێت بەڵێ کایکی مەڕان سپاس بۆ تۆ شەباوکی وسەما لە کەرکووک فەرموو بەڵێ چۆنی برام باشی زۆر سپاس سلامەتی براکەم من لە کەرکووکۆ پێوەندی لەگەڵ جەناب تاکەم کاکە من زۆرم سەیر بە ئەو خەڵکەتێک کە لە دوورەوە لە هیچ نازانێت یەکسە بەس پەیوەندەکەم نەبڕی پەیوەندەکەم مەبڕەتکار لێکەم کاک ئەو پەری خزمەتت دەکەم نەک پەیوەندێکێتە بڕم فەرموو قسە بکەی مە پەیوەندی هیچ کەسێ نابڕی بەڕێزی فەرموو من ئەڵێم ئێمە لە کەرکووک کوردی کەرکووک خەڵکی کەرکووک بەعام نەک من بەتەنها هەموو خەڵکی کەرکووک وەک لە لای ئێوە وایە لە لای ئێمە وانێ براکەم ئێمە بە پەرۆشی ئەوەین کە ئایا دیزلە و مادیزلە و کەرکووکە گەڕێتەوە ناگەڕێتەوە ئێمە پەرۆشی ئەوەن ئێمە پەرۆشی ئەوەنی کە ئایا فلانە حیزب فلانە پارەی بردو فلانە حیزب ئەوەندە پارەی بردو یاخود بە شێوەیەکە گەندەڵی هەیە و نییە ئێمە ئەمانەوێ ئێمە ساڤین لە کەرکووک ئایا کەرکووک دەگەڕێنەوە سەر هەرێم ئایا دەگەڕێتەوە بەغدا بە تەرەفێکیان بۆ ئێمە بخەن نەوەی کە ئێوە لەسەر تەلەڤیزیۆنەکان لە کەناڵەکان لەوانەیە زۆربەی زۆر خەڵکانشمان دڵگرامن لە ئێوە لە کەرکووکەوە بۆ لەبەرەوەی کە ئێوە هەر کەس لە ڕاست خۆیەوە قسەی وا بەریکری ئەکەن ئێمە دەڵێن وەڵڵا ئەمە قەد یەک نین ئێمە باوکی وسەما توش سەرنجی تو ئازادە بێگومان ئێمە زۆرترین بابەت لەم بەرنامەیە ئەمە لەسەر کەرکووکمان کردووە لەبەرەوە ئازانی ڕەوشی کەرکۆک هەستکاری ڕەوشی کەرکۆک شوێنی جیۆستراتیجی جیۆئۆکۆنۆمی لە هەموو ڕوویەکەوە کەرکۆکی بۆ کوردستان چوونە لە دێر زەمانەوە تا ئێستا شۆڕەشەیەک لە دوایەکەکانی کورد لەگەل ڕژێمەیەک لە دوایەکەکان عێراق لەسەر کەرکۆک چی هەڵویستێکیان هەبووە کەرکۆک بێگومان مەلەفێکی زۆر گەرم و گۆرە لە ئێستاژدا ئێمە گرنگی زۆر پێدەن بەڵام ناکرێت ژیانی خەڵکیش پاراوێز بخەیەوە پەنزین گران بووە لە کوردستانە بە شێوەیەکی زۆر لە ئێستای کوردستانە زیاتر لە 1 ملیۆن سەیارە هەیە هەموو هاتنوچنی وڵاتیان بە سەیارەیە نە ڕێگای ئاسمانی هەیە نە ڕێگای شەمەندەفەر هەیە هەموو بە سەیارەیە مە بەسەوە پرسگرێکەکەن کە پەیوەستە بە ژیانی گشتیەوە ئەحمەد لە شاری سلێمانی کاک ئەحمەد فەرموو باشی کاکە کاکیان زۆر سوپاس ڕێزی تایبەتمێ بۆ هەموو کەناڵی NRT بەڕێز بە تایبەت ئەو کەسەی کە پەیوەندەکەی بۆ جێبەجێکردم بەناوی هەمانەوە سوپاس فەرموو لە خزمەتم کاکە کار من یەک پرسیار ڕوبڕووی وەزیری سامانە سروشتەکانەکەم ڕۆژانە 100,000 بەرمیل ڕۆژانە 100,000 بەرمیل لەم هەرێما سێ محافەزە لیترێ بنزین بە 1000 دینار بەرمیل لەنەو دەیا بە هاوڵاتیان بە 40,000 هاواری ژەکاڵی خەڵک ئیتیمای نیشتیمانی نەماوە کارەبا نییە هەت کاتی ئێمە کارەبا و نەوتمان هین بوو ئێمە ئەڵێن حکومەتی سەربەخۆمان ڕاگەیان حکومەت تۆ لەکوێی کاگە کارتخوا ئەگەر ئەسێر نەبێت چۆن هێزەکانی پێشمەرگە لە لاتەنیشتەوە پیشانەیە ئاواش تەنکەنە نەوتەکان قەتارە ئەبەستن بۆ دووە بڵێن بۆ ئێران و بۆ تووشیا قەتارە بەسە باو خەڵکە ببینێ بزانە سەرکردەکانمان هاوڵاتیان بەچی ئیتیمای نیشتیمانی بمێنێ بەم ئەم بەرپرسانەی ئێمە یەنە سەر تەلەڤیزیۆن قسەی زلەکەن کە من وای ژەڵەم داوای لێبوردنەکەم قسەی زلەکەن هیچیان لە بارانیە قەیرانە دروستەکەن بۆ ئەم خەڵکە بیر لە بەرژەوەندی ئەم خەڵکە ناکەنەوە کاگە کار کۆمەڵێک کەسەیە من حەزەکەم ئەم کەلیمەت لە تەوەرەکەت دەرەچم ئاوا دانیشتوو بە موبایل قساکە لەبەر زۆپا لە با هێزی پێشمەرگە نەگەڕێتەوە من هیچ کەسم پێشمەرگە نییە هیچ کەسێکم پێشمەرگە نییە بەس ئەسێنێ کسپە لە زەک موێ لەبەر ئەم بارانە کە هێزی پێشمەرگە لە پێشی چەبەکایە و کەرکردەکانی ئێمەش ئەمە حاڵوەزەکەی گوزەرانی ماڵ و مناڵێتی ئەو بەڕێزە ئەڵێت لە کەرکووک ئەڵێ
هەفتەی پێنج نازانمانی 5 دەبێن بە ئێمە ساڵی 3 بەرمیل لەمانێن ئێمە بەرمیلێکمان وەرگرتووە دەست خۆش وەزیری سامانە سروشتەکان بۆ خۆت و زانتاکەت و هەرێمەکەت. بەڵێ کاک ئەحمەد سپاس بۆ سەرنجی تۆش سەرهەنگ لە بەکرەجۆ. کاک سەرهەنگ فەرموو. سەرچاوم. زۆر سپاس دەکەم. سەبارەت بە تەوەرەکەی ئەم هێوارەیەمان بازین زۆر گرانە. بەڵێ. دەستیش ناکەوێت. بەڵێ. من ئاماژە بۆواکەم دیارە مەسوول لوشتەکانمان پێویستیان بۆ نییە بانزین بکڕن یان سەرە بگرین بۆ بانزین هەمێ زەرەرەکە لە فەقیر و هەژارە درێ با لە کاتانەکەم زۆر سپاسانە. بەڵێ سپاس بۆ بەرزتان. نەشوان لاکرێت گەلمەیە کاک نەشوان کەرمکە. شەونێتە باشی؟ ئەزێ باشم کەرمکە. بەداخەوە کاک نەشوان دیارە پەیوەندی قوت بۆ بەلهێژان پەنزین دەنات. ڕەوشە پەنزینێ لە هەرێما کوردستانێ دوی سەروبەریداوە کۆی دەبینن سەرمایە ئەس بوارەمە بەوێنە ئیر و یەژیک لە هەرێما کوردستان هاتێگرتن و سەرمایەکە زۆرە هەندێک جا بەفر دەبارە هەندێک جا باران دەبارە پەنزین گرانە سوتەمەنی وەکو پێویستنینە کە هەرەبەت هێودێکی ئایا بە سەدەم چێ گەلو ئایا بۆ ڕەوشە کەشوهاوایە بۆ خەلکەیە کە خەری وەکو پێویست کە هەرەبێ بکارناوی نەوێت تێناکارە بێ زۆر بەڵاش دەدە ئان خەتاین ئالیین پەیوەندیدارە دەدەمە کە دە لە هەرێما کوردستانی گەلێکی ئۆتۆمبیل هەنە گەلەکە هەیە شولێن پێویست بوێ ئۆتۆمبیلین هەر کەیفەخوا سپێدە حتا ئێواری ئۆتۆمبیلی تاژود دناوا باژاریدا وەکو حەزێک واف پەنزینە باڵاژێتە ئایا ئیسرافەیە مەزاقتنا پەنزینێدا و سەرفکردناوێدا بوو سەبەب ڕاوژ بوو سایە دەریا لە شاری هەولێرەوە فەرموو. باشوورم سەرچاوم. ئەوە کاک دەریا فەرموو ئێمە باشین. وەڵای جارە حکومەتەکەم لەسەر جارەی لەسەر ئالۆ تێلەڤیزنەکەت کەس کرد تێلەڤیزنەکەت کەس کە بۆی باش جێملێت بێ کاک لای دارە حکومەتەکەم لەسەر جارەی داگەرە مسکی فرۆشی داوای چۆنە داواکەی تۆ؟ بەرحاڵ لە بەرزانەکە ئێوە پەیوەندیەکەنێکە تەلەڤیزنەکانی خۆتان کەسکەن بۆی باشتر جێمان لە ئێوە بێ سوپاسانەکەین. ئازاد لە شاری سلێمانی فەرموو. ئەم کاتەوە باش. سەرچاوم. باشی بەڕێز. سوپاس کاک ئازاد. بەنسبەت تەوەری بەرنامەکەتانەوە وەڵا بۆ ئارمی تەکسی من ئەوەیان جارێ پێشمان بینەکە. ئێمە چەند مانگ جارێک ئارممان بۆکەن دایرەی مرور 25,000 تەکسیە ناوە. 25,000 جۆرەقەی لەو خەڵکی وەرگتەوە دەی گومرگ و 15 ڕقم. 7,000 تەکسی تریژەیە ئەمە 32. 5-6 مانگ جارێ ئارمێکمان بووەکەن بێ ئەوەی هیچ ئیسفادەیەکیە بێ و مەمانگە تا وەریەگرین و لەو لاشەوە سەرەی بانزینیش بە هەمان شێوار بە حەملە بانزینیشمانێت. جاما واگەنە و خەڵکە مەشغوڵکەن و لە ئیش و کارکەن. بەڵێ بەرزان لە حاجیاوە فەرموو. بەرزان لە حاجیاوە. ئەم کاتە زار بڕێم. هەموو کاتێکت. بەڵێ کاکا. بەڵێ. وەڵڵی هەموو سەرۆک و بەرپرسی ئەو کوردەیەمە هەم بەزم مەعاشە کردێت سەرۆکی سامان سروشتەکان نازان سەرۆکی ئەم لە ئەولا و هەم بەزم مەعاشەکەی بۆ نەدا سوپاسداران کە لەوێکەیە باشە هەموو سوپای دێ شێرەق لە بەرەستانی دانیا ئەو سوپا بەختە چی هاتوێکە بەڵێ کای بەرزانەتەوەی سەرنجی تۆ چی بێت ئەوەی چی بڵێ واکە دەنگی تەلەڤیزنەکەشت کەسکەی بەڵێ 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 ئێستا سێستا سوپاسە هین ناوێنەوە ناویتە ئاشەورامی وەزیری نەوت و غاز و نازام غاز و ئەملا و لەو ئەو شتانەیە سەکەرێکای خۆم معاشەکەی قەسەم بەخوای یەکەمە دومێسەکەەوە حالە عادیارە زۆر کارەبام نیە بەزم بارەکەی قسە دەکەم نەکارەبا هەیە و لە عادیەوە بەڵێ کای بەرزان سوپاس بۆ سەرنجی تۆ من زۆر لە قسەکانی تۆ نەگەیشتم من بەهەرحاڵ هیوادارم لاینە پەیوەنددارەکان جێ لە تۆ بێ بەهەرحاڵ بەڵێ بەرزان لەسەر تۆری کومەلێکی کومێتمان لەسەر هەمان تەوەرە بۆ هاتووە هەروە کۆچەر زەیت ئەڵێ وا باشە حکوومەتی هەرێم خۆی سوتەمەنی دابین بکە هەروەها ئیسماعیل دۆڕیش نووسێ لە هەموو دنیا حکوومەت بەرپرسیارە لە دابینکردنی سوتەمەنی بەڵام نازانم بۆ حکوومەتی هەرێم بۆ غەمینیە خەڵکی کوردستانیش دەبێت دائیم باجی ئەو بێغەمیە بدا هەروەها بڕوا ئەنووسێ ئەرێ معقولە لە بنزینخانی حکومی سەرەی بنزین 2 سەعات بێ بۆ خەڵکی بوو بەرپرسی بە یەک چقەنە پەنزین وەربگرن
ئایا ئەم ڕەوشە لە پەنجیخانەکانی حکومە هەیە بەڕێزان وەکو ئەم بەڕێزاڵێ کە خەڵکێکەیە ئەوانەی واستە نیە بە سەعات سەرایگران ڕێزەگرن کۆمەڵی کەسی شێوەکو خۆیاڵی بە چقانەیەکە چند سیارەکەی فولێکی وەڕوە بەڵێ هیوادارین لای نەپەیوەندەکان گیان لێبێ بەڵێ ژان محەممەد لە شاری هەولێرەوە کاک محەممەد فەرموو محمود لە هەولێر ئەم کاتە باش سەرچاوم دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم زۆر سپاس برای عزیزم بەڵێ بە نیسبەتی تەوەرەکەتان و تەوەرەکەتان جێگەی خۆیەتی بەڵام من یەک پرسیارەکەم لەو برادرانەی کە هەمویان پەیوەندیان کرد بە ڕێستانەوە بە نیسبەتی سوتەمەنیوە سوتەمەنی ئەگەر سەیری وڵاتانی تر بکەیت تۆ بڕۆ من فترەیەک لەمەوە پێش سەفەرێکم کرد چوون بۆ بەریتانیا ئەوانەی کە سیارەیان پێ تەماشا بکە بە پاسکیل هاتوچووەکەن یەک لیتر بانزین لەوێ بە یەک پاوەن و 75 سنتە بەڵێ تۆ تەماشا بکە بزانە چەندەکە 3000 دیناری ئێمەیەکە بەڵام لەوانەیە سەرچاوی سوتەمەنی کەم بێ لەوانەیە سەرچاوی تر ئەوان هەبێ سوتەمەنی وەکو پێویستە وڵاتە ئەوەش باس دەکەم بەڵام تەماشا بکە لێرە زەلام هەیە پێویستی بە هیچ شتێک نییە 24 ساعت ئەم سیارەی ئەباویەت و ئەڕاویە و ئێمە خۆمان بۆ خۆمان هەر ئەسڵان هی ناکەین بۆی کە بڵین تۆزێک بۆ خۆمان بۆ خۆمان دایمە سیارەیە بین ئەڕۆی نیین هەر تۆزێک خۆمان حرمەتی بەنزینەکەی خۆمان ناگری بەڵام ئەو برادرە لە بەکرێچەوە تەلەفۆنەکە ڕێزم هەیە بۆ بەکرێجەوە ئەو برادرە ئەڵێ بە وەزیری سامانە شوچەکان جانتاکەی هەڵبگرێ و بڕوە هەرێمیی هەرێم وایە هەرێمەوە برای ئەزیزم تۆ لە منەوە با من لە خۆمەوە دەست پێ بکەم هەر با من یەک تەوەریکێ با باسی بکەم تۆ من لە منەوە گڵۆ پێ بکوژێنەوە برادێکە گڵۆ پێ برادێکە بەزام کارەبا وزەی گەڵێ کارەبایمە زۆر باشین کاکە لە بەغای ئەستا کارەبار ڕۆژانە 6 ساعت کارەبایە تۆ 20 ساعت کارەباو هەیە بەڵام ئێمە تەماشای ماڵەکان کە ئێستا بڕۆ سەیری هەموو ماڵەکە 6 تەریداناوە ئێمە خۆمان بۆ خۆمان هەموو شتەکان ئێمە خۆمان بۆ خۆمان حکومەت تاوانبارەکەین بەڵام تاوانبارترین کەس خۆمانین لە خۆمانەوە با دەست پێ بکەین من لە ماڵەکەی خۆمە و برادرە لە ماڵەکەی خۆی و برادرە لە ماڵەکەی خۆیەوە یامە برادرە لە کەرکووکی چیشتیی برای ئەزیزم من دەستخۆشی بەرنامەکە لێکم زۆر ڕاستە بانزین لێرە ئێستا بەرز بۆتەوە بۆ ئێمە کولفەیەکی گرانە بۆ فەقیر زۆرە بەڵام با من لە خۆمەوە گڵۆپێ بکوژێنەوە تۆ گڵۆپێ ئەو گڵۆپێ باشترە بێت بەڵێ کاک محمود بێگومان بەرزانەوە کاک محمود لەگەلە جارێکی شەقامەکان پڕن لە سیارە ئەم سیارانە کۆمەڵێکی دەنگی مسەجلێکی بەرز کردوتەوە و پیاسە بە سیارەکان لە ناو شەقامەکانەکەن لە کاتێکە کە پێویست نییە ئەو سیارە ئیشی پێ بکرێت ئەوە مسوتەمەنیە سەر بکە کەمە ئیسرافە لەوەی کە پەنزین کەم بێت ڕێژەی پەنزین لە پەنزینخانەکانە بێگومان ئیسرافە بوو داهاتی تاکێ کەسیش بوو ئەم ڕەوشە لە هەرێمی کوردستان وەکو زۆر جار بێگومان چاودێرەکان و بەرپرسیان بوارە شەڵێن شێروان لە شاری سلێمانیەوە فەرموو ئێوارە باش کاکەکە سەرچاوم کا شێروان کاکەکە منم ئێوارەیە لیتێ بانزینم کڕێەوە بە 1000 دینار کام جۆری پەنزین بوو حەسەن بوو بەڵام بەڕێزی بەرپرسی سوتەمانی دەڵێت ئەو بانزیخانەی تجاری و پەیوەندی بە ئێمە نییە ئاخر بەڕێزم چۆنەوە پەیوەندی بە تۆ نەبێت ئەی جەنابتان چۆن هینەکەن بۆ سعری تاکسەکان سەعردانن کاڵن نابێ بۆ شوێنێکی دوور ئەگرێ پرسیارێکی دیکە بکەین ئەی بۆ لە پەنزیخانە حکومیەکان پەنزین نییە وەکواڵێن بوو پەنزیخانە هەلیەکان بەم شێوەیە پەنزین زۆر بوو دێت لە چێوە دێتەوە پەنزینە سەرچاوەکەی چێکی بوو دەمینەکە تەسهیلات چێکە بەڵێ پرسیارەمەیە بەڕاستی یعنی لە یەک سەرچاوە بانزین هەیە باشە پاشان و بانزینێک کە لە هێنا هەیە حکومیە بانزینێکی پیس یعنی بێکوالێکە هیچینێکی نییە یعنی ئەیکەیتە سیارە لێیە مەکینەی سیارەتێکەیە بڕواکەی سیارە هەر ناڕە باشە بەڕێزی سعر بۆ تەکسیدانەیە وەڵام من ئەڵێم ئەگەر مەسئولەکان و بەرپرسەکان تەکسیام کردایە ئەو کات لەوتێ نەفەرێکیان گیانە بە 200,000 سپاس یار دەستخۆش بێ بەڵێ سپاس بۆ بەڕێستانیش بەڵێ هێجان کاردۆ ڕەحمان لە وڵاتی سوید ئەنووسێ دەڵێم حکوومەت دەبێت هەموو کاتێک بزانێت کە خەڵکی کوردستان چی پێویستە بۆی ئامادە بکەنەوەک بڵێت من چارەسەری کێشەیەک دەکەم هیچ بەرنمەیەکیش نییە هەروەها مەکوان ئەسەدی شەنووسی حکوومەت هەیە کام حکوومەت ئەم حکوومەتی ئێوەڵێن بەرپرسەرەتی هەیە لە چی شوێنێکە حکوومەت کێ وەکو خۆیان لە ئەوە پرسیانە بە حکوومەت هیواداریم حکوومەت هەرێمی کوردستانیش گیان لێبێ بەرپرسانی حکوومەت و بەرسف گیان هەبێ بۆ ئەو خەڵکە بەم شێوەیە ئەو هەموو پرسیارانەی لای ئەوان دروست بووە لەسەر حکوومەت بەڵێ
بەڵێ هێژان بێگومان تەوەرێمە لەسەر گرانبوونا پەنزینێ بۆ دنەهادا لە هەرێما کوردستان دەبێژین پەنزین گەلێک گران بووە لە هەولێرە پەیوەندیایکا دەبێژیت لیترەکە پەنزینا بێجی 950 بۆ 1000 دینارایە لە سلێمانیە 900 لە دهۆکێ پندەیە لە زاخ و لە هەموو دەڤەران بێگومانەوە دیتی پەیوەندی هاتن سەر گرانبوونا بەهای سوتەمانیە هەم پەنزینێ و هەمژێک سوتەمەنیە گازێ و نها وەرزێ زستانەیە و دنیا گەلێک سارا و کە هەرەبژیەوە و پێویستە و هاوڵاتیان گوتی تێت و دچیت ئەمێ ویدارین ئەف ڕایا گشتی ئاجادا کوردستانی ئیرۆژی بۆ ئالیە پەیوەندیدار لە حکوومەت هەرێما کوردستانی بتایبەتی وەزارەتە سامانین سروشتی و وەزارەتە کارەبی گەشتی بە بۆ ڕۆژگەل و بڤیاوەیە و چارەسەری چنە و سەبەب چنە بەڵێ حتا سبەی ئەم تەوەرێکی دیدات خزمەتەوە دابین هەر شاد و بەختەوەر بنێوار باش